گەورە کەسایەتی ئاینزایی شیعەکان لە عێراق کە یەکەیەکی گەورەی حەشدی شەعبیشی هەیە داوا لە چەکدارەکانی دەکات هەر جۆرە چەکێکیان لە دەوڵەتی عێراق وەرگرتووە بیدەنەوە بە حکوومەتی عێراق. ئەم داوای مقتەدا سەدر دوا بە دوای ڕاگەیاندنی سەرۆگۆزیری وڵاتەکە بووە سەبارەت بە کۆتایی هاتنی شەڕی دژی تیرۆریستانی داعش لە عێراقدا. جەبار ئەمین ئەندامی پەرلەمانی وڵاتی سوید لە ڕێی سکایپەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک جەبار سپاس بۆ ئامادەبوونت و پرسیاری یەکەمیشم ئەوەیە ئایا شەڕی دژی داعش لە عێراق کۆتایی هاتووە وەک گەورە کاربەدەستانی وڵاتەکە ڕایانگەیاندووە؟ زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ گوێگران و بینەرانتان. هەڵبەتە ویستی هەموو سیاسیەکە ئەوەیە کە بڵێ پەیامێک بدا بڵێ ئەوە شەرتەوە بوو جەنگ نییە لە ئارایە و ئارامیە و عێراق جارێکی تر نایەتەوە شوێنی شەڕ. بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین لە 100 ساڵی ڕابردووە عێراق زەمینەی شەڕ بووە لە دروستبوونی عێراقەوە لە 1920ەوە بیگرە عێراق لە شەڕا بووە هەتاکو ئێستێش لە شەڕایە. هەڵبەتە شەڕی دژی داعش و دژی تێرۆر کەمتر بۆتەوە ئەوانەی کە پێڵێن داعش، بەڵام شەڕی تر مەترسی شەڕی تر هەیە. ئێمە هەموو میلیشیاتانە هەیە لە عێراق، میلیشیای سەدر هەیە، میلیشیای حەشتی شەعبی هەیە، میلیشیای هەیە. ئەمانە هەمووی مەترسین بۆ ئاسایشی وڵاتەکان، مەترسین بۆ گەلانی ناو عێراق. بەڵێ باشە کاک جەبار، عێراقیەکان پێویستە کاربەدەستانی عێراق چی بکەن بۆ ئەوەی جارێکی تر ڕوبەڕووی شەڕێکی تری وەکو با بڵێن شەڕی دژ بە ڕێکخراوێکی هاوشێوەی ڕێکخراوی داعش یان هەر ڕێکخراوێکی تری تیرۆریستی نەبنەوە؟ پێش هەموو شتێ من پێم وایە هێنانارایی کەشوهەوایەکی ئازاد کە مافی تاکی تیا پارێزراو بێ، مافی کەمینەکانی تیا پارێزراو بێ، سیاسەتێ بێ کە کار بکا بۆ یەکسانی، کار بکا بۆ هەموو لایەک، کار بکا بۆ بنیادنانی وڵاتەکە. ئەمە واعکا کە ئەگەری شەڕ کەم بێتەوە نەکو تەنها قسە، چونکە دەبینین ئەو شەڕانەی کە هەمووی پەیدا بووە لە عێراق لە 1920ەوە هەتاکو ئێستا دەرئەنجامی سیاسەتی هەڵەی سیاسەتمەداران بووە. لەوانەیە سیاسەتمەداران نەویستی بێ شەڕکە، بەڵام دەرئەنجامەکەی بۆتە شەڕ. بەڵێ باشە کاک جەبار، با بڵێن حەشدی شەعبی بە فتوای ئایەتوڵا سیستانی گەورە مەرجەعی شیعەکان دامەزرا بۆ با بڵێن شەڕی دژ بە داعش. ئایا پێ دوایە جارێکی تر بە فتوایەکی ئەو هەڵ ئەوەشێتەوە یاخود ئەمە بڕیارێکی سەرۆگۆزیرانی عێراقا؟ من پێم وایە ئەم لەشکرانەی کە دروست بوون، ئەم میلیشیاتانەی دروست بوو، ئەو میلیشیای سەدرەوە بگرا، لە میلیشیای حەشدی شەعبیەوە بگرا، لە لەشکری مختارەوە بگرا، لە هەموو میلیشیاکانی تر کە دروست بوون لە عێراقا، ئەمە بۆ پاراستنی بەرژەوەندی تائیفی و تاکە شەخص و حزبی پەیدا بوون و لابردنیان کارێکی ئاسان نییە. هەڵبەتە خۆشحاڵیە کە ئێستا مقتەدا سەدر داوای ئەوەیەکە و من پێم وایە جێگای دەستخۆشی و هاوکاریە. بەڵام زۆر سەختە لە عێراقەیە کە لەم 10 ساڵەی دواییە لەسەر بنەمای کاری و لەسەر بنەمای بەرژەوەندی شخصی و بەرژەوەندی حزبی هاتێتە ئارا و ئەم میلیشیاتانەی تیابێ ئەوە بتوانین ئێمە وا بکەین کە میلیشیا نەمێنێ بە تایبەتی لە باشوور و لە ناوەڕاست عێراق. بەڵێ باشە کاک جەبار، بەڕای تۆ با بڵێن نەمانی هێزەکانی حەشدی شەعبی لە عێراقدا دەبێتە هۆی کاریگەری بەسەر ڕۆڵی ئێران لە عێراق بە تایبەتی و لە ناوچەکەش؟ هەڵبەتە بێگوونمەوان لەبەرەوەی حەشدی شەعبی دەستکردی ئێرانە بۆ بەهێزکردنی هەژمونی خۆی لە عێراقدا و بۆ ئەوەی کە سیاسەتەکەی با بڵێ هەندێ کێشەی کە هەیە کێشەکان بجوازێتەوە و پیشانی باکە کێشە لە وڵاتەکانی تر هەیە، لە دراوسەکان هەیە. نەمانی حەشدی شەعبی لە عێراقدا گورزێکە لە حکومڕانانی ئێرانە. بەڵێ باشە کاک جەبار، لە دوای نەمانی داعش لە عێراقدا پێویستە چی بکرێت بۆ ئەوەی عێراق ببێتە وڵاتێکی ئارام؟ من پێم وایە گرنگترین پرسەوەیە کە کەشوهەوایەکی ئازاد، کەشوهەوایەکی دیموکراسیانە
کەشی کەش و هەوایە کە دان بنێ بە بەرامبەرەکەتە تاکتیا سەروەر بێ کەمایەتەکان سەروەر بن بۆ نمونەیەمە لە مێژووی عێراق لە مێژووی 100 ساڵی عێراقا 5-6 جار تەنها شەڕ دژی کورد کراوە کەواتە ئێستا بێ ئەمە ئەزمموی لێوەرگین چی بکەین کە بۆ نمونە جارێکی تر شەڕ لەگەڵ خەڵکی کوردستانان نەکرێت. بەڵێ جەبار ئەمین بەڵێ بەداوای لێبوردنەوە وادەی بەرنامەکەمان وادەی و توێژەکەمان کۆتایی پێهات جەبار ئەمین ئەندامی پەرلەمانی سوئیس سپاس دەکەین بۆم دەرفەتە. سپاس بۆ خۆت.